ڕێکارەکان ئەوەیە ئێمە مانەوەی هاوڵاتیانە تا سعات 12 شەو دووەم ئێمە بەکارهێنانی خەڵوز و دار قەدەغەیە لە ئاگرکردنەوەیە نێرگە لە قەدەغەیە ئیتر ئەوە باقیەکەشی ئەحتیاطات کراوە ئەوەی وەکو دایرە معنیەکان وەکو بەڕێوەبەرەتی بڵین بەرگری شارستانی ئەوان ئۆتۆمبیلیان لەسەرەوە ئامادەیە ئۆتۆمبیلێکی گەورەشیان هەر لە خوارەوە لە بنکەی بەرزایەکان ئامادەیە و هەموو تیمە ئەمنیەکانیش 24 سعات لێرە ئامادەیان هەیە ئەحتیاطەکان هەمووی کراوە لە ڕێی تیمەکان و چاودێری و کەسانان دەکەن کە لە ڕێکارەکان بەردەوام تیمە ئەمنیەکان لێرن چاودێریەکەن و ئەوەی کە سەرپێچیە لادانی هەبێت چارەسەریەکەن هیچ سزادا نێگێ بۆ کەسانی کە سەرپێچی ئەو کەسانی کە بەردەوامە بێ و پابەند نابێت تەبعاً سزا هەیە ئەوە ڕوبەڕووی یاساکرێتەوە باسی نێرگەل لەو شتی تریشت کرد جگەرەش مەترسی زۆر وەڵاهی ئەوەیان ئێمە باسی نێرگەلەکە زیاتر لە کاتی گەشتانەوە ئەوە یار کێشەی هەیە ئەوە ئێمە با زۆر نەچینە وردەکارێکە بەڵام ئێمە ئەڵێن نێرگە لە داری ئاگرکردنەوە بەدار بە خەڵوس ئەگەر هاوڵاتیە گەشتیارێک بێوێت خواردن و برژێنە چی بکات خواردنەوە برژانە و ڕێک لە ڕێی ئەو کافتریانەوە کە مۆڵەتیان هەیە ئەتوانی لە ڕێوانی بیبژێن تا کافتریاکان نێرگەلەش دەتوان دابن ئەتوانن ئەوان داینن لە سنووری کافتریاکە کێشەمان نییە